خەڵکێکی هێشتا ئیستیغلالی بازار دەکا بۆیە ئەم ساڵ داوامان لە چاودێری بازرگانەکان کردو تونتر بن هەموو ساڵێک ئێمە پێش هاتنی بووینە ئاینی نەتەوەیەکان بە تایبەت لە سەرەتای ساڵدا لەگەڵ بەڕێوەبەری چاودێری بازرگانی شارەکان دادەنیشین ڕێنمایان پێدەدەین بۆی کە لیژنەکانیان لە کاتی پێویستە فراوان بکەن و ئەو لیژنانە دەستکراوەتر بن بۆی بتوانن ئەو سەرپێچیانەی کە هەیە لە ناو بازارە ڕوئەدا بەهۆی ئەوەی هەندێک کەس بارودۆخەکە ئیستیغلال دەکا کاری ئیجراعاتیان لەگەڵا بکەن وا بکەن ئەو کاڵایی کە لە بازاردایە بە تەندروستی بگاتە دەست هاوڵاتی و بتوانە بەکاری بهێنێ. باشە کاک نەوزاتی ساڵانە بەر لە هاتنی مانگی ڕەمەزان بەشێک لەو کەسانێکەوە کاسبێکەنە خاوەن دوکانن کۆمەڵێک لەو کاڵانیان کە با بڵێن بەسەر چوونە بەر لە مانگی ڕەمەزان با بڵێن زۆر جار ئەومان بیستووە دووبارە ئەیخەنەوە بازار ئەیفرۆشنەوە بە هاوڵاتیان ئێوە چ ئیجراتێکتان کردو بەرامبەرەمانە لە ڕووسی زادانی دارایی یاخود تاوەکو گەیشت بێتەوەی پێقەپان. ئێمە لە سەر عەرەبانەکانیش دەست پێکە نەکرد لە مارکێتەکانەوە لە هەر شوێنێک کا بزانین کاڵایەک لۆگۆی لەسەر نییە یان هیچ شوێنێکی دیاریکراو نییە کە ماوەی ئەکسپایر و بەسەرچوون و ئینتاجەکەی تێدابێ یەک ڕاستەوە خۆ دەستی بەسەرا دەگیر و لە ناو دەبیدە بۆیە ئێمە لە ساڵی ڕابردوودا زیاتر لە 600 تەن خۆراکمان لەو کاڵانە دەست بەسەرا گرتووە لەبەرەوەی لۆگۆیان لەسەر نەبووە لەبەرەوەی ماوەی بەسەرچوون و کاتی بەرهەمهێنانیان دیاری نەکراوە لەبەر ئەوە لە ڕووی فیزیکیەوە دیار بووە کە تێک چووە بۆیە هەموو ئەوانەمان دەست بەسەرا گرتووە. ئێستاش ئەم ساڵ تونترە بین چونکە بەڕاستی هەست دەکەین لەگەڵ ئەو مەسەلە ئێمە 500 ملیۆن غراممان کردووە 600 تەن ماوە بەسەرچوو هەیە کەواتە خەڵکێکی هێشتا ئیستیغلالی بازار دەکا بۆیە ئەم ساڵ داوامان لە چاودێری بازرگانەکان کردو تونتر بن بۆ ئەوانە ئێمە هەدەفمان سزا نییە بەس هەدەفمان ڕێخستنەوەی بازارە چونکە وانەکەین خەڵکانێکەیە ئیستیغلال دەکەن ڕەنگە بڵێ سزای کەمە دەم و مادە بەسەرچووەکە مەرەفرۆشم. بە درێژای مانگی ڕەمەزان لیژنەکانتان سەردانی بازار و هەموو شوێنە شتەکان ڕۆژێک لە ڕمانگی سەرەتای مانگی ڕەمەزان هەموو ڕۆژێ سێ لیژنەمان دەبێت لیژنەی بیانیان لیژنەی دوانیوەڕوان لیژنەی پاشێوان بۆ ناو بازار لە هەموو شار و شارۆچکەکانە لە زۆربەی قایمقامەتەکانیشا بنکەمان هەیە لە زۆربەی ئیدارە سەربەخۆکان بەڕێوەبەراتیمان هەیە لە شارەکان بەڕێوەبەراتیمان هەیە بۆیە هەوڵمان داوە تەنسیقی باش لەگەڵ لیژنەی ئاسایش و لیژنەی قایمقامەتیش بکەین ئەوانیش هاوکار بن لەم مانگەدا زیاتر بۆی بەڕاستی بچینە ناو هەموو گەڕاکانەوە. باشە کاک نەوزات ئەو با دوا پرسیار بێت زۆر لە وەختت نەگرم سەبارەت بەو کەسانێک کەوا وەکو باسی کرد سزاکانیان لە چەند و بۆ چەند دەست پێ دەکات و ئەمەوەش بڵێم هاوڵاتیان چۆن دەستیان بگات بە لیژنەکانیەوە چۆن پەیوەندیان پێ بکات. سەبارەت بە سزاکانمان لە 50,000 دەست پێکا وەکو یەکەم جار ئەڕوا تا 5 ملیۆن کە دەسەڵاتی وەزارەتە دواتر داخستن هەیە لە 3 ڕۆژەوە تا 10 ڕۆژ لە دەسەڵاتی بەڕێوەبەراتیەکان و وەزارەتەیە. سزای سێهەممان پڕاوی لێکۆڵینەوەیە کە دەکرێتەوە بۆ ئەوانەی کە سەرپێچەکانیان قورسە و هاوڵاتیان ئێمە هێڵی گرمان هەیە نووساوەکانیشمان لە پەیجەکانیشمان بڵاو بۆتەوە ڕقم تەلەفۆنی بەڕێوەبەرەکانمان و ئەو شوێنانەی ئەو فەرمانبەرانی کە ڕاست پێداون بۆ گوێگرتن لە هاوڵاتیان دەتوانن پەیوەندیکەن بەڕێوەبەرەکانیشمان لە شارەکانە دیارە شوێنەکانیان ئەگەر دەستیان نەکەوت دەتوانن بچن لە بەڕێوەبەرەکان سکاڵا تەقدیم بکەن.